ئەوەی ڕوودەدات ڕاستیە یان فریودانی ڕایگشتی. بۆچی ڕووداوەکان بەو شێوەیە پێکەوە دەبنە بابەتی گەرمی ڕۆژ و هەر ڕۆژە و بابەتێک دەبێتە جێی باسی کۆمەڵگەی کوردی؟ ئەگەر ڕاستیە بۆچی بەو جۆرە ڕووداوەکان ڕۆدەن و ئەگەر فریودان و سەرقاڵکردنی کۆمەڵگەیە بۆچی کۆمەڵگە دوای ئەو هەموو شەپۆلانە دەکەوێت؟ لە دوو هەفتەی ڕابردوودا چەند ڕووداوێک ڕوویاندا کە هەمویان ڕایگشتیان سەرقاڵ کرد و کاردانەوە و هەندێک کاتیش بەریەکەوتنی توندیان بە دوای خۆیان داهێنا. لەلایەک بڵاوبوونەوەی کلیپێکی گۆرانی و لەلایەکی تر سەرهەڵدانی چیرۆکەکانی فریودانی کچان و گەنجانی کوردستان و بڵاوکردنەوەی ڤیدیۆی جۆرا و جۆریان لە هەمان کاتدا ناکۆکی و دوو بەشبوون بەهۆی ڕاگەاندنی پرۆژەیەکەوە بە ناوی من ناوی دایکمە. هەموو ئەم ڕووداوانە لە دوو هەفتەی ڕابردوودا بابەتی گەرمی ڕۆژ بوون و زۆر کات بابەتە سیاسی و ئیداری و قەیرانەکانی کۆمەڵگەیان لە بیری هاوڵاتیان بردوتەوە. لە ئێستاشدا ڕایگشتی و بەشێکی زۆری کۆمەڵگە و بگرە بەشێک لە دەستگا فەرمیەکانی حکوومەتیشیان سەرقاڵ کردووە. وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و بەشێک لە ڕێکخرا و سندیکاکان لەسەر ڕووداوەکان بەدەنگ هاتوون و داوای چارەسەری بە پەلەی کێشەکانیان کردووە، بنبەرکردنی بابەتەکانیان با ضرورەتێکی حتمی ناو بردووە، چونکە هەمووان کۆکن لەسەرەوەی ئەو ڕووداوانە مەترسی جدین لەسەر ئاشتی کۆمەڵایەتی و کۆمەڵگەش دەخەنە بەردەم چارەنووسێکی نادیارەوە. ڕووداوەکان بە جۆرێک بڵاو بوونەوە کە بوونە جێی سەرنجی چاودێران و وەگەگەری هەوڵێکی فریودان و سەرقاڵکردنی هاوڵاتیان لە قەڵەمیاندان، چونکە لە گەرمەی چەند قەیرانێکی سیاسی و ئیداری و داراییدا ڕوویاندا و هەرسێ ڕووداوەکەش بە دوای یەکدا بڵاو بوونەوە لە نێو کۆمەڵگەدا. کلیپی هونەرمەندێک کاتیایدا چەند دیمەن و گرتەیەکی دوور لە بەها کۆمەڵایەتی و ئاینەکان دەبیندران. کاردانەوەی توندی لێکەوتەوە و لە زۆر لاوە داوای ڕاگرتنی کلیپەکە و سزادانی هونەرمەندەکەش کرا. وەزارەتی ڕۆشنبیری هاتە سەرخەت و داوای لەسەر جەمیدیاکان کرد کلیپەکە بڵاو نەکەنەوە و خۆیان بە دوور بگرن لەسەر کارکردن لەسەر کلیپەکە. هەرچەندە هونەرمەندەکە بە توندی دژی داواکەی وەزارەتی ڕۆشنبیری وەستایەوە و ڕایگەیاند کلیپەکەی دەناسرێتەوە و بە هیچ جۆرێک ناچێتە ژێر باری داواکەی وەزارەتەوە. وەزارەتی ڕۆشنبیریش جگە لە داواکەی هیچ کاردانەوەیەکی تری نەبوو. لەلایەکی ترەوە بڵاوبوونەوەی ڤیدیۆی ژمارەیەک کچی گەنج کاتیایدا داوای لێبوردن و جۆرە سوکایەتیەکیان بەخۆیان دەکرد لە بەرامبەر ئەوەی کەسێک گوایە ڤیدیۆی ئەمانی لایە و هەڕەشەی بڵاوکردنەوەی لێکردوون بووە بابەتێکی گەرم و شەقامی تووشی جۆرێک لە شڵەژان کرد. چاودێران و پسپۆڕانی بواری پەروەردە و گەنجان تووشی شۆک بوون کە بینیان ڕووداوگەلێکی بەو شێوەیە لە کوردستاندا ڕوەدەن لە کاتێکدا ئەوان ساڵانێکە هۆشداریەدەن لە مەترسیەکانی ئەو حاڵەتە. مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیران و چالاکانی کۆمەڵگەی مەدەنی و دوجاریش ئەنجومەنی باڵای خانمان هاتنە سەرخەت و داوای هەرچی زووە لێپێچینەوە لە ڕووداوەکان و دۆزینەوەی بکەرانی ئەو کاریان کرد با مەترسی گەورە و جددی بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی و شیرازەی خێزان ناویان برد. بەڵام ئەوەی بیندرا لایەنی بەرپرس و پەیوەست بە بابەتەکە تا ئەم ساتەش هیچ کارێکی نەکردووە و خۆی بێدەنگ کردووە. لە بەدواداچوونێکی شارپرێزدا بۆ بابەتەکە ئەوە دەستکەوت کە پۆلیس تا ئێستا هیچ ڕێکارێکی نەگرتووەتە بەر بە بیانووی ئەوەی هیچ کەسێک سکاڵای تۆمار نەکردووە و داواکاری گشتیش بە هیچ جۆرێک خۆی بە خاوەنی بابەتەکە نازانێت. ڕاگەاندنی پرۆژەیەک بە ناوی من ناوی دایکمە هەڵایەکی گەورەی نایەوە و کۆمەڵگەی دابەشی دوو بەرە کرد. مامۆستایانی ئاینی و بەشێکی زۆر لە کەسایەتیە پاشخان ئیسلامیەکان و بەشێکی زۆری کۆمەڵگەی دژی پرۆژەکە هەڵوێستیان وەرگرت و هەندێک جاریش جنێ و قسەی نەشیا و ڕوبەڕووی ئەنجامدەرانی پرۆژەکە بووە و با پرۆژەی دژایەتی خێزان و کۆمەڵگە و ئاین ناویان برد. لە بەرامبەردا ئەنجامدەران و پشتیوانانی پرۆژەکە بە توندی لە بەرامبەر ئەو لێشاوە دژایەتیە وەستانەوە و لەم نێوەندەشدا جارێکی تر کۆمەڵگە دابەشی دوو بەرەی دژیەک بووە و تا ئێستاش بەشێکی زۆری کۆمەڵگە لە ئەسڵی پرۆژەکە و ناوەڕۆکەکەی و هۆکارەکانی پشتیوانی یان دژایەتیکردنەکەی تێنەگەیشتون. هەموو ئەم ڕووداوانە و سەرقاڵبوونی کۆمەڵگە بە ڕووداوەکانەوە بۆتە جێی سەرنجی چاودێران و پێیان وایە
دەسەڵات و پێکاتە جیاوازەکانی حیزب و دەسەڵات بکەری سەرەکی دروستکردنی ئەم ڕووداوانن بۆ فریودانی کۆمەڵگە و بیربردنەوەی قەیرانە سەرەکیەکانی پەیوەست بە ژیانی تاکەکانی کۆمەڵگەوە کە تەنگیان بە هاوڵاتیان هەڵچنیوە. ئێستا کاتی ئەوەیە هەموو بپرسین ئەم ڕووداوانە ڕوەدەن ڕاستین و هیچ مەبەستێکیان لە پشتەوە نییە و دەرخەری ڕاستی کۆمەڵگەی کوردین یان بە مەبەست و بۆ فریودانی کۆمەڵگە و بەدەستی کەسانێکی خاوەن بەرژەوەندی دروست دەکرێن و گەورە دەکرێن تەنها لە پێناو سەرقاڵکردنی کۆمەڵگەدا. ئایا کۆمەڵگە کە بۆ هەر ڕووداوێک دەبێتە دوو بەرەی دژ بەیەکەوە بۆ ناتوانێت ڕاستی و دروستی ڕووداوەکان جیا بکاتەوە لەو ڕووداوانەی کە بە مەبەست دروست دەکرێن بۆ ئەوەی چیدی نەبێتە شوێن کەوتووی سێبەرێک کە ئەوانی تر بۆی دروست دەکەن و سواری شەپۆلێک نەبێت کە لە دەریای ئەوانی ترەوە سەرچاوەی گرت بێت.